ئەمڕۆ باسی پژێشاکەین و باسی ئەو هۆکارانەکەین کە ئەبنە هۆی پژێشە و باسی هەندێک لەو نیشانە ئاگادارکەرەوانەکەین کە نابێ پشتگوێ بخرێن ئەگەر کەسێک پژێشی هەبێ. بۆ مەبەستەش میوانداری بەڕێز دکتۆر هێمن مەحموودمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ڕوماتیزمە. دکتۆر بەخێر بیت. پژێشە تا چەندێک لەناو خەڵکا بڵاوە بەگشتی توانین بڵێ لە چەندی خەڵک تووشی پژێشە بن؟ ئەمەگە بەگشتی وەریگرین لە نێوان تقریبان 60 بۆ لە 70 ئەگەری توش بوون بە پشتێشە بۆ هەر تاکێکی کۆمەڵگا هەیە لە ماوەی ژیانیدا. دەتوانین بڵێن هەر کەسێک بە ئەگەرێکی زۆرەوە لە ڕێژەی لە 60 بۆ لە 70 لە ماوەی ژیانیدا جارێک لە جارەکان لەوانەیە تووشی پژێشە بێ و سەردانی پزیشک بکە بۆ بەهۆی پشتێشەوە. لە چ تەمەنێکە ئەو پژێشە زۆر بڵاوە؟ پشتێشە لە هەموو تەمەنەکان بڵاوە، بەڵام بەگشتی لە سەر و تەمەنی 30 ساڵەوە زیاتر دەست پێەکە. بۆچی ئەو تەمەنە؟ بەهۆی ئیش و کار تەبانێکی لە هۆکارەکان کە پێویستە باسیکەین کە ئیشی قورسە. وەک چی مەبەستت لە ئیشی قورسە؟ مەسەڵەن بۆ نمونە ئیش کرێکاریە، سایاقیە، ئەو ئیشانەی کە مەسەڵەن ڕۆژانە زۆربەی تاکانی کۆمەڵگا ئەیکەن لەوانەیە ببێ بە هۆکاری بۆ هۆکارەکانی پشتێشە. بەڵێ قەیناکە کرێکاری و شتی قورس هەڵگرتن و ئەوانە تا ڕادێک، بەڵام شۆفێری بۆچی؟ شۆفێریش تەمان زۆر دانیشتنیش کاریگەری هەیە لەسەر بڕبڕەکانی پشت، زەختێکی زۆر دەخوای پستانێکی زۆرەکەوێتە سەر بڕبڕەکانی پشت بە تایبەتی بەشی خوارەوە، هەروەها لە بەشی سەرەوەی ملدا لەوانە ببێ بە هۆکار بۆ ئازاری پشت یاخو مل. کەواتە با بێنە سەر هۆکارەکان بەگشتی جگە لەو دوو هۆکاری کە باس تەمان بە گشتی ئەگەر ئێمە باسیکەین هۆکارەکانی پشتێشە دەکرێت هۆکار بێت لە بۆ نمونە گرژ بوون لە ماسوولکەکاندا یاخود لە بەستەرەکاندا ڕووبدا کە دەبێتە هۆی پشتێشە و لە هەر بڵاوەکانیانە بەر بڵاوەکانی پشتێشە ئەمەیە کە گرژ بوون لە ماسوولکەکاندا ڕووبدا یاخود لە بەستەرەکاندا. هۆکاری تر بۆ نمونە دیسکی نێوان بڕبڕەکان تووشی داخوران بێ یاخود تووشی دەرچوون بێ پێڵێن گوپیاوە دیسک بەڵج، ئەمەشە بێتە هۆکار بۆ پشتێشە. دەکرێت کێشە مەسەلە یاخود شکاوی لە فەقەرەکە خۆیدا لە ئێسقانەکەدا ڕووبە، ئەمە شەر هۆکارێکە بۆ پشتێشە. دەکرێت بۆ نمونە هەر خۆی لە شێوەی بڵێن پشتی ئەو کەسە هۆکار بێ بۆ پشتێشە بۆ نمونە ئەوانەی کە ناڕێکوپیەکی بڵێن سکماکیان هەیە، دەکرێت مەسەلەن هۆکاری تر بۆ نمونە دڕکەپەتێک ئازێتی پێ بگە و تەمان کۆمەڵ هۆکار دەکرێت مەسەلەن هەڵکردنی جومگەی ڕووبا لە فەقەرەکان و لە بڕبڕەکانی پشتاوە شەر هۆکارێکە بۆ پشتێشە. زۆر باشە. دکتۆرەمەوێ بینەرانی بەڕێز ئاگادار کەم کە ئەوانەیە ئێستا لە ڕێی تۆر کۆمەڵاتی فەیسبوک و پەیجی فەرمی کورسات لەگەڵمانن ئەتوان پرسیارەکانیان لە کۆمنت بنووسن بۆی ئێمەش ڕاستەوخۆ وەڵامیان بۆ وەربگرین لەلایەن پزیشکی پسپۆڕەوە. نیشانە ئاگادارکەرەوەکانی پژێشە چین؟ چ پژێشێک ئەبێ زوو بە تەنگەوە بچین و پشتگوێ نەخرێت؟ ئێمە پشتێشە کوتمان لە هەموو تەمەنێکا ڕوویە، بەڵام توانین بڵین لە مناڵە توانین بڵێن پێش 7 ساڵ یاخود بە ساڵات چۆن لە سەروی 50 ساڵ ئەوەی چێکە لە نیشانەکان کە توانین بڵێن نیشانە مەترسیدارەکان هەر کەسێک خۆ هەر کەس و کارمان ئەگەر تەمەنی لە خوار 7 ساڵەوە بێ یاخود تەمەنی لە سەروی 50 ساڵەوە بێ تووشی پشتێشە و پێویستە زۆر بە گرنگیەوە ئیحتیمامی پێ بدرێ و ببرێ بۆ لای پزیشکی پسپۆڕ، چونکە دەکرێت خۆی ئەمە پشتێشە لەو تەمەنانەیە کەمتر ڕوویە، بەڵام ئەگەر لەو دوو تەمەنە ڕوویە پێویستە پشکنینی ورد و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بێ. بەڵام نیشانەی تریش زۆرە بۆ نمونە لەرزوتا، هەر کەسێک تووشی پشتێشە بوو لەگەڵ لەرزوتایی هەبوو دەکرێت مەسەلەن نیشانی هەوکردنی یشە لە بڕبڕەکانی پشت یاخود دیسکی نێوان بڕبڕەکانی پشت بێ و یاخود مەسەل ئەوانی کە پێشینەی نەخۆشی سیلیان هەیە لە ڕابردووە توش بوون، بەڵێ لە ڕابردووە توش بوون یاخود دەتوانین بڵێن کەس و کاریان کەسێکی نزیکیان لە خێزانەکەیان تووشی نەخۆشی سیل بوو بەشەر دەکرێت بە دیشت نیشانە مەترسیدارەکان حساب بکرێت و ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوون ئەمانش کە ئازاری پشتیان بوات هەر بە نیشانی مەترسیدار حسابە دەکرێت پێویستە بە خێرایی و بە زووی سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن.
باش من هۆکاری زەبان نیشانەی تریشمان زۆر زۆر ئەگەر باشە ئەمە پرسیاری کۆمنتەکانش خوێنەوە بەڕاستی باسی ئەوە کە چێک لەو پرسیارانەی کە هاتووە ئەڵێ تەمەنم 24 ساڵە ماوەیە کە بەشی خوارەوەی پشتمێشێت ئەوە هۆکار چییە؟ لە دەکرێتە سەرەوەی ئەم کەسە شێوازی ئیشکردنی چۆنە شێوازی ژیانی چۆنە ئەگەر پشێشەکە بەردەوام و درێژخایەن بێ پێویستی بە پشکنینی ورتێ لەلایەن پزیشکی پسپۆرەوە لەوانە پێویستکە بە پشکنینی تیشکی یانی ئەشیایی بۆ بگرین بۆی کە هۆکاری پشتێشەکەی بزانین ئەمەگە درێژخایەن بێ زۆربەی کات پشتێشە کورتمەودایە لە ماوەی چەند ڕۆژێک 3 ڕۆژ 4 ڕۆژ بۆ هەفتەیەک ئەو پەڕی بۆ 10 ڕۆژ 2 هەفتە تر نامێنێ بەڵام لە هەر کەسێکە لەمە زیاتر درێژەی کێشا پێویستە گرنگی پێ بدرێت باشە ئەگەر پژەشەیەک شەو لە خەو خەبەرت بکاتەوە یاخود لە کاتی جوڵەیە لە لایەک بۆ لایەشتر بەخەبەر بیتەوە ئەمەش نیشانەی ئاگادارکەرەوەیە پشتێشە بتوانین بڵم دەکرێت نیشانی ئاگادارکە هەر ئازارێک شەوان نەیشت خەوی خەبەری کردیتەوە بەڵێ توانین بڵێ لە نیشان ئاگادارکەرەوەکانە بەڵێ پرسیاری دیکە هاتووە ئەڵێ ئازاری پشت لە یەکلاوە هۆکار چییە؟ مەبەستی تەنها لای ڕاستی زیاتر بێ شێوک لە لای چەپی هۆکار زۆرە تەوانێکی لە هۆکارەکان دەکرێت گرژبوونی ماسوولکە بێ لەولایە لەولایی کە ئازارەکە هەیە دەشکی هۆکاری تر بێ بۆ نمونە ئازاری گورچیلەکان ئەگەر گورچیلەکان ئازاریان هەبێ یاخود بەردیان تیا بیاخۆی هەوکردنیان هەبێ دەکرێوەش بێ بە هۆکارێک بۆ ئازاری پشتێشە و نەخۆش وا بزانێ کێشە لە فەقەڕاتیدایە پرسیارشتر هاتووە ئەڵێ 4 فەقەراتم ئینزیلاقی هەیە و ئەڵێ زۆر پشتم ڕاخەبێت چی بکات؟ چی بکە بەتەوان ئەوە بەو ئاسانی ناتوانێت ئێمە جوابی بینەوە بێ پشکنینی بۆ بکەین زانین لەکوێ ئینزیلاقی هەیە و پشت ڕقبوون ئەگەر بۆ ماوەیەکی درێژخایەن بێ مەسەڵەن بەیانیان لە نیو کات ژمێر زیاتر بێ پێویستە کاکە گرنگی پێ بدرێ بە تایبەتی لە گەنجاندا بۆیە وا باشترە سەردانی پزیشکی پسپۆر بکە تایبەتی ئەگەر ڕقبوون هەبێ لە بەیانیاندا زۆر باشە بۆی بینەرانی خۆشەویستیش بزانن ئەوە پشتێنی کوردیە کە ئێستا دامان ناوە دواتر باسی سوودەکان یەکەین بۆ پژێشە و چۆنەتی بەستنی بە شێوەیەکی تەندروست ئینشاڵڵا تر مایەشتر بە و بەهار و نەورۆز ڕۆین بۆی هەم ئێوە جەوێکی خۆش وەرگێن هەم بە شێوازێکی تەندروستیش بیبەستن کە وا بکەین پژێشەکەشمان لە کۆڵ بێتەوە و سێرانێکی خۆشیش بکەین با پرسیاری تر وەڵام دەینەوە دکتۆر ئەڵێ گۆڕینی دیسکی فەقەرات و جێگیرکردنی تاک و چەنێک ئازارەکەی ئەمێنێ دواتە چەندێک دوای نەشتەرگەری کە دیسکەکە گۆڕیت ئەشی ئازار هەر هەبێت ئەگەر نەشتەرگەریەکە پێویست بێ تەمان ئێمە پێش ئەوەی نەشتەری نەشتەرگەریەکە بکەین ئەبێ بزانین کە ئەم نەشتەرگەری بەجددی پێویستەکە بۆ نەخۆشیان پێویست ناکە باشە ئەگەر پێویستی کرد و دیسکەکەمان بڵین هینکڕێک کردەوەمانە ئەوە ئەو کاتە لە دوای نەشتەرگەری کە بە چەند ڕۆژێک کە برینەکە ساڕێژ بۆ بێ ئازاری نەخۆشەکە ئازاری نەمێنێت لە زۆربەی حاڵەتەکاندا پرسیاری زۆر زیاتر هاتووە ئەڵێ هۆکاری ئینزیلاق چییە و چارەسەری چییە و ئەمەڵێ ناتوانم بڕۆم ئەوەندە ئازارم هەیە هۆکاری ئینزیلاق تەبان بە هەر لە بینەرانش بگەێنین ئینزیلاق چییە خۆی ئینزیلاق بتوانین بڵین دەرچوونی ئەو دیسکەیە کە لە بینی هەر فەقەڕەیەکە هەموو مرۆڤێکەتی لە بین هەر فەقەڕێکە دیسکێکی خەپلەی توان بڵێم بە شێوە مەتاتی یاخود شێوە پلاستیکی هەیە یارمەتی جوڵان و جوڵانی فەقەرەکانمان دەدا ئەو دیسکە دەکرێت بەهۆی تەمەن ئەو شلیکەتیایەتی نەمێنێ وشک بێتەوە یاخود دەکرێت بەهۆی ئەوانی کە وەزنیان هەیە وەزنێکی زۆریان هەیە یا ئەوانی کە ئیشی قورسەکەن ئەو دیسکە لە یەکی لە لایەکان دەرچێ بیا لە ئەو دەمارانەی کە ئەو دەمارانەی کە لە نێوان پرۆبڕەکانە دەرەچن و بێتە هۆی ئازار لە پشتدا ئەوەی کە بەڵام ئەگەر یەکێک نەتوانێت بڕوە ئەوە یەکێ لە نیشانە ئاگادارکەرەوەکانە بێسەردانی پزیشکی پسپۆر بکە زۆر باشە پرسیارێکتر هاتووەڵێ ئازارێکی پشتم هەیە کە بەیانیان لە خەو هەڵاستم بە تێپەڕبوونی کات و بە جوڵە وردە ئازارەکەم نامێت یەکێک لە نیشانە ئاگادارکەرەوەکان دەکرێت
ڕۆماتیزمی فەقەڕاتی بێ دەکرێت ئەو کەسە ئەگەر لە نیو سعات زیاتر ڕقبوونی هەبێ ئازاری هەبێت لە بەیانیاندا هەم نیشان ئاگادارکەرەوەکانە دەکرێت هۆکارەکەی ڕۆماتیزمی فەقەڕات بێ پێویستە سەردانی پزیشکی جونگۆ ڕۆماتیزم بکە. باش دکتۆر بمانەوە نەمانەوە دکتۆری ڕۆماتیزم زۆر ئەوەندە زۆر نین لە شاروایە بەراورد بە پزیشکی بوارەکانی تر بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا پژێشە بەشێکی زۆری هی ئینسیلاق و دەرچوونی دیسکی نێوان بربڕەکانە یاخود هی ڕۆماتیزمی بربڕەکانی پشتە نا بەشێکی زۆری توان بڵێم گرژبوونی ماسوولکە و بەستەرەکانە ئەنجا هۆکاری دووەم دیسکی بینی فەقەڕەکان بەڵام ڕۆماتیزمی شێشەگەل هۆکارەکان بەڵام زۆر بەرپڵاو نییە. باش پرسیارشتر هاتووەڵێت تەمەنم 47 ساڵە ئازارێکی زۆرم هەیە لە پشتم بە تایبەت بەشی خوارەوە کاتی هیلاک بوون ئەی کاتێ هیلاکە بێ ئەنجام ئازاری بۆ دەست ئازارێکی میکانیکیە ئازارێکی میکانیکیە بەڕاستی هەر کەسێک زۆر خۆی هیلاکات لەوانەیە تووشی ئازاری پشت بێ بەڵام ئەوانەی کە دیسکی نێوان فەقەڕەکانیان داخڕوە یاخود دەرچووە ئەوانە زیاتر تووشی ئەو جۆرە ئازار دەبن لە کاتی هیلاک بووندا. پرسیارێکا تۆڵێ تەمەنم 32 ساڵە پشت مێشێ و بە تایبەت یەک قاچیشیان مێشێ لەگەڵ ئەو قاچە سڕیژە بێت ئەوش هەر دەکرێت دەرچوونی دیسکی هەبێ و ئەو دیسکە کاریگەری لەسەر ڕێکی لە دەمارەکانی قاچە بێ و دەبێتە هۆی سەربوون لە میشە لە پەلەکان پەلەکانی خوارەوەدا کەواتە پشتگوێی نەخات بەڵێ پشتگوێی نەخات تایبەتێکی درێژخایان بێ ئەگەر درێژخایان بێ بەبەستت چەند ڕۆژە مەسەلەن بۆ نمونە لە سەروی مانگێکەوە و ئازارەکەی بە حەبوو دەرمان چارەسەر نەکرا یاخۆ بە چارەسەری سروشتی فیزیایی چارەسەر نەکرا پێویستە گرنگی پێ بدە. یەکێک لە نیشانەکانی تر کە بیرمان چوو باسیکەین نیشانە ئاگادارکەرەوەکان ئەوەیە کە سڕبوون لە یەکێک لە پەلەکاندا سەبوونێکی درێژخایەن و هەروەها دەوروبەری کۆندامی زاوزێ و نەخۆشەکە نەتوانێت کۆنتترۆلی میزی و پیسایی بکە ئەوش بە یەکێک لە نیشانە مەترسیدارەکان حساب دەکرێت و دەبێت بە زووترین کە سەردانی پزیشکی بسوە بکە. باشە پرسیارێکا تۆڵە من تەمەنم 50 ساڵە دیسکی 4 و 5م دەرچووە و لە نەرویج نەشتەرگەریم بۆ کراوە بەڵام ئێستا کەمێک ئازارم هەیە دەکرێت جارێک کە پشکنی بۆ بکەین لەوانەیە لە سەروی ئەو شوێنە لە سەروی ئەو فەقەڕەیەوە کە ئەمەلاتی بۆکراوە دیسان دەرچوونی دیسکی هەبێت. پرسیارێکی زۆر وەکوڵە جوان هاتووە لە بۆ ئینزیلاق پشودان باشە یاخود زۆر بە پێڕۆشتن ئەگەر نەخۆشەکە سڕبوونی نەبێ و ئازاری لە قاچەکانیان نەبێ بجوڵە باشترە بجوڵە باشترە. باشە ئەڵێ ئەمەلیات بۆ فەقەرات نەجاحەتە هێنێ مەتڵیانیەوە ئەگەر پێویستکە نەجاحەتە هێنێ بەڵێ بەس ئێمە کۆمەڵێک هینمان هەیە کۆمەڵێک نیشانەمان هەیە توانین بڵێن کۆمەڵێک پێ حاڵەتمان هەیە لەو کاتانەیە پێویستەکە نەخۆش نەشتەرگەری بکە شەر نییە لە هەموو حاڵەتێکە نەخۆش پێویستی بە نەشتەرگەری بێ ئەگەر ئازارێکی سادە ئازارێکی بەسیط بێ بۆ ئازارێکی کورتمەودا بێ نەخۆشەکە پێویست ناکە نەشتەرگەری بکە ئێمە وەکو پێم باسم کرد یەکێ لە نیشانە مەترسیدارەکانەوەیە کە نەخۆش قاچێکی سڕ بێ یاخود ناتوانێت کۆنتترۆلی میز و پیسایی کە بۆ ماوەیەکی درێژخایەن یاخود ناتوانێت بە پێ بڕوە ئەوەی چێکە لە نیشانە مەترسیدارەکان و دەکرێت بە زووترین کات نەخۆش نەشتەرگەری بکە. باشە دکتۆر باسی چێم پشتێنی کوردیە بکەین شێوازی بەستنەکەی چۆن بێ باشە و تا چەندێک سوودی هەیە بۆ پژێشە وەڵە پشتێنی کوردی تەبەن بە حکمی ئەوەی کورد یەکێکە لە خەڵکە ڕەسانەکانی ئەم ناوچەیە ناوچەکە ئێمە ناوچەیەکی شاخاویە هەر لە کۆنەوە خۆی گونجاندووە لەگەڵ کەش و هەوا و لەگەڵ سەختی شوێنی ژیانی و لەگەڵ سەختی تەبەن ئیشوکاری ڕۆژانە ئەو پشتێنە پشتێنی بەکارهێناوە بۆ لەوانی پێشتر نەمازانیم هۆکارەکەی چییە بۆچی ئەو پشتێندا بەکار هاتووە بۆ مەسەلەن عەرەبێک یاخۆ مەسەلەن تورکێک یاخۆ فارسێک مەسەلەن ئەو پشتێنی جۆرە پشتێندا بەکار ناهێن دەکرێت یەکێک لە هۆکارەکان بۆ ئەوە بێ کە کەمتر تووشی ئازاری پشت بن تەڵان توێژینەوەیەک کراوە بەم دوایانە لە شاری دهۆک دەرکەوتووە کە توێژینەکە تقریباً لەسەر نزیکی 150 کەس کراوە ئەو کەسانی کە پشتیان دەبەستن پشتێنی کوردی دەبەستن
کەمتر تووشی ئازاری پشتێشە و فەقەرات دەبن بە چاو بە خەڵک چاو لە ئەو کەسانی کە پشتیان نابەستن وێ دەکرێت یەکێ لە هۆکارەکان ئەوە بوو بێت کە کاتی خۆی لەبەرەوەی شوێنەکەمان سەختە ویش و کاری ڕۆژانەی خەڵکی کوردەواری زۆر سەخت بوو پشتیانیان بەکارهێناوە بۆی کەمتر تووشی ئازاری پشت بن ئەگەر ببینی لە وێنە کۆنەکان پشتیان زۆر لە ئێستا گەورەتر بووە من لەو ڕۆژانە سەری کۆمەڵ لە وێنەی باو باپیران و پرسیرم کرد پشتێنەکەیان تقریبا تا نزیکی سنگیان بەرەو سەرتری شاتووە پشتێنێکی زۆر ئەسووریان بەستەوە تەڵانەوە هەر بێژگەل بۆ فەقەراتی بۆ کۆمەڵ لە شتی تریش باشە تەمام ناوچەکەی ئێمە زۆر سال بوو دەوروبەری ناوچەی پشت و گورچیلەکان ئەمانی هەموو پاراستەوە لە سەرمان فتقی شێبێ باشە ها دکتۆر بەتەکی بۆ بە فتقیشە بەڵێ دەکرێت بن باسی پشتێشەکەم دەکەڵ بەڵام دەکرێت کۆمەڵ لە سوودی کە شێبێ بەڵام بۆ پشتێشە ینی بەپی ئەو توێژینەوە سەلمیدراوە کە سوودێکی زۆر باشی هەیە باشە کەواتە ئومێدەوارین بەڕێست و هەموو بینەرانی خۆشەویستیش لە پشتێشە دوور بن